سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان لە سێدارەدانی 19 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەردەوامی هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر تەبقا گواستنەوەی تەرمی هەزاران قوربانی ناڕزایەتیەکان بۆ گۆڕستانی بەهەشت سەکینە لە تاران دەست بە سەرکرانی لانیکەم 1500 شارۆمەند لە شاری ڕەشت و بەردەوامی داخستنی هێڵی ئینتەرنێت لە ئێران و خراپی دۆخی ژیانی هاوڵاتیان. دەست بە سەرکردنی بەندکراوێکی سیاسی پێشووی خەڵکی شاری گیلان غەربی کرماشان لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران و کوردستان بەندکراوێکی سیاسی پێشووی خەڵکی شارستانی گیلان غەربی کرماشان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی راپۆرتەکان ئەو هاوڵاتیە بە ناوی کەژاڵ وەتەنپور بە هێرشی هێزەکانی ئێدارەی سڵاتی ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانیەوە ناوەندە کراوە. شانی باسا لە ساڵانی ڕابردوودا و چالاکوانە چەندین جار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و تەنانەت حکمی ناڕەوای زیندانی بەسەردا سەپێنرا. لە سێدارەدانی 19 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا 19 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 17 بەندکراو بەناوەکانی ئارتا ساعی، ئەکرەم ڕەزایی، حەمزە جەعفەری، کوڕۆژ بزۆرگمێهر، محەممەد جەواد نەعیمی، شەریف دێحقانی، ئارمین ئاقاپور، جەلیل شەهبازی، عەلی ئاقا هیممەتی، موسا عەسکەری، مێرشاد ئەسەدابادی، ئیحسان ئەنساری، عەزیز موراد ئەنساری، عەلی حاتەمی، عەزیم عومەری، ساڵح کەعبی و ئومێد جەمشیدی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی نەوشەر، لاکانی ڕەشت، سنە، گەناباد، عادڵابادی شیراز، بوشێر، وەکیلابادی مەشهەد، چابەهار، دامغان، مەهاباد، قوچان، ئەسفراین، فێردۆس، بێهبەهان، ماهشەر و ساری ئیعدام کراون. هەروەها دوو زیندانی دیکە بە ناوەکانی بۆرزوو، مێهدینیان و فەرشاد حەیدەریکیە بە تومەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی مەلایر و بۆجنورد لە سێدارە دراون. سەرکوتوو دەست بە سەرکرانی هاوڵاتیان لە کوردستان لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ دەستپێکردنی شەپۆلی نوێ دەست بە سەرکرانی هاوڵاتیانی ناڕازی لە کوردستان وێران بەدەیان شارۆمەند لە شارە جیاوازەکان دەست بە سەرکراون. بە پێڕاپۆرتەکان لە شارەکانی مەهاباد، سنە، سەقز، بۆکان، کامیاران و چەندین شار و شارۆچکەی دیکە لە کوردستان ڕۆژانە هێزەکانی ئیسلاحاتی سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی هێرش دەکاتە سەر ماڵی ناڕازیان و دەست بەسەریان دەکات. بە پێڕاپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ هاوڵاتیان بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر دەکرێن و تەنانەت لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش دەکرێن. هەروەها چالاکانی مافی مرۆڤ سەبارەت بە شکنجە و ئازاری بەندکراوان هۆشداری جددیان داوە و داوایان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کردووەکە سەبارەت بە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە ئێران کردەوەیان هەبێت. بەردەوامی هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر تەبقا بەپێ و وێنانێ بەدەستمان گەیشتوون چەندین ناوچەی دەوروبەری شاری تەبقا و هەروەها بەنجاوی ئەو شارە بە چڕی لەلایەن چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریاوە بۆردمان کراوە. بە پێڕاپۆرتی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک چەکدارانی تەحریرولشام و هەروەها چەندین گروپی چەکداری دیکە سەر بە ڕژیمی سووریا بۆ ماوەی چەند ڕۆژە بە چڕی بردومانی ناوچەکانی دەوروبەری شاری تەبقایان کردووە و بۆ هۆیەوە زیانێکی زۆری مادی بەرهاوڵاتیان کەوتووە. لە بەردەوامی راپۆرتەکەدا ماژەبەوەکراوەکە هێزەکانی سووریای دموکراتیک لە چوارچێوەی مافی بەرگری ڕەوادا وەڵامی هێرشەکانیان داوەتەوە و کۆمەڵێکی زۆر لە چەکدارانی حکوومەت کوژراون یان بە سەختی بریندار بوون.
گواستنەوەی تەرمی هەزاران قوربانی ناڕزایەتیەکان بۆ گۆڕستانی بەهەشت سەکینە لە تاران. بەپێ هەواڵی گەیشتوو تەرمی هەزاران قوربانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرەمباری ئەمساڵ لەلایەن ڕژیمەوە بۆ گۆڕستانی بەهەشت سەکینە ڕاگوێزراون و بڕیاری ناشنی بە کۆمەڵیان درراوە. بە وسەی هەندێک لە سەرچاوەگادارەکان تا ڕۆژی شەمە 27 بەفرەمبار تەرمی کۆمەڵێکی زۆر لە قوربانیانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرەمباری ئەمساڵ ڕەوانەیە گۆڕستانی بەهەشت سەکینە کراوە و بەبێ ئاگاداری بنەماڵەکانیان یان وەرگرتنی ئیزنیان بڕیاری ناشنی بە کۆمەڵی تەرمەکانیان درراوە. شانی باسە کارمەندانی ئەو گۆڕستانە دژ بە ئەم بڕیارە ڕژیم ناڕزایەتیان دەربڕیوە و ئەنجامیان نەداوە، بەڵام سەرەڕای ئەمەش هەوڵیان داوە ئەم جنایەتەی ڕژیم بکەن بە بەڵگەیەک دژ بە کۆماری جەنایەتکاری ئیسلامی. بەپێ هەواڵی گەیشتوو زۆربەی تەرمەکان ناسەواری ئەشکەنجە و لێدانی لەسرە و گومان هەیە کۆمەڵێکی زۆریان بەهۆی ئەشکەنجەی هێزەکانی ئێدارەی ئیتلاعاتەوە گیانیان بەخت کرد بێت. دەستبەسەرەکانی لانیکەم 1500 شارۆمەند لە شاری ڕاشت. بەپێ راپۆرتەکان بەتەنیا لە شاری ڕاشت 1500 هاوڵاتی لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرەمباردا دەست بەسەرکراون. بەپێ ئامارە فەرمیەکان 50 هاوڵاتی بە تۆمەتی لیدری ناڕزایەتیەکان دەست بەسەرکراون کە مەترسی سەپاندنی حکمی قورزی قەزایی بەسەریاندا هەیە. بە وتەی چالاکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ زۆربەی دەست بەسەرکراوان هاوڵاتیانێک بوون کە لە ناڕزایەتیە ئاشتی خوازانەکاندا دەست بەسەرکراون و بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک بەندکراون و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. مەترسی لە سێدارەزانی هاوڵاتیەکی خەڵکی شاری ئیسفەهان. بەپێ هەواڵی گەیشتوو مەترسی لە سێدارەزانی ئەمیر حسین قادرزادە یاریزانی تۆپی پێی سوپاهانی ئیسفەهان لە ئارادایە. بەپێ راپۆرتەکان ئەو هاوڵاتیە لەلایەن هێزەکانی ئێدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە لە خۆپێشاندانەکانی ئەم مانگەدا لە شاری ئیسفەهان دەست بەسەر و پاشان ڕەوانەیە گرتوخانەکانیەوە ناوەندەکراوە. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ ئەو یاریزانە تەمەن 19 ساڵە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دانپێدانانی زۆرم لێ وەرگیراوە و مەترسی لە سێدارەدانی لە ئارادایە. شانی باسا و شارۆمەندە لە کاتی دەستبەسەرکرانی چاکوێستان نەتەنیا سەبارەت بە هۆکاری دەستبەسەرکران یان ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵی زانیاریەک بڵاو نەکراوەتەوە، بەڵکو لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەشی بێبەشکراوە. دووە هەواڵ بەردەوامی داخستنی هێڵی ئینتەرنێت لە ئێران و خراپی دۆخی ژیانی هاوڵاتیان. بەپێ راپۆرتەکان سەرەڕای بڵاوبوونەوەی هەندێک هەواڵ سەبارەت بە باشبوونی هێڵی ئینتەرنێت لە ئێران بەپێ راپۆرتی فەرمی نێتبلاکس هێشتا هێڵی ئینتەرنێت داخراوە و هاوڵاتیان لە مافی دەستڕاگەیشتن بە تۆڕە جیهانیەکان بێبەشکراون. بەس پێ دوایین راپۆرتەکان سەرەڕای بەرزبوونەوەی لە سەدا 2 ڕێژەی دەستڕاگەیشتنی سنوورزاری هاوڵاتیان بە هێڵی ئینتەرنێتی جیهانی هێشتا هێڵی ئینتەرنێت لەسەر زیاترە 90 ملیۆن شارۆمەند لە ئێران و کوردستان داخراوە. بە وتەی سەرچاوەگادارەکان دۆخی ژیانی خەڵک بەهۆی نەبوونی پەیوەندی تەلەفۆنی و هەروەها نەبوونی تۆڕەکانی ناوخۆ لە خراپیدایە و تەنانەت بازاڕەکان و دوکانەکان توانایی بەردەوامی چالاکیەکانیان نییە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و سوودە بن.